لە ئێستادا قەزیەی کورد دوو بەعدی وەرگرتیە هەندێکیان محەلیە هەندێکیان لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستانە ڕەنگە لەسەر ئاستی محەلی هەر یەکە و حیزب و مەرجعیەتی خۆی هەبی بەڵام لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان مەرجعیەتێک نییە بۆیە زۆر پێویست بۆی دەکا ئەو فەراغە پڕ بکرێتەوە ئەو برادرانەی کۆنگرەی نەتەوەی کە خۆیان بکەنە مەرجعک بەڵام نزیک نەبن لە هیچ حیزبێک و لە هیچ حیزبێکیش دانەبڕێن بەیەک مەسافە لە نزیکی و دووریان لە هەمووان وەچیەک بی چونکە هیچ کاتێک وەچی ئێستا میلەتی کورد پێویستی بە یەک ڕێزی نییە چونکە هات و نەهات ئێستا زۆر نزیک بیتەوە داگیرکەران و ناحەزانی کورد ئێستا زۆر لەسەر خەتن لە هەمان کاتدا گۆڕانکاریەکانیش گەلێ زۆرن بۆیە ئەگەر یەک ڕێز نەبی ڕەنگە ئەو دەرفەتەمان لەگەر لە دەست بچی جارێکی تریش سەدەیەکی تر دەبی ڕاکێشینەوە لە ژێر ئەزیەت و ئازار